لا إله إلا الله. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بە جوانی گوێ بگرین بە پشتیوانی خوا. کۆمەڵێک حرام هەیە ئێمە تێی دەکەوین بەبێ ئەوەی هەستی پێ بکەین. خۆشەویستان، حەڵاڵ نییە، واتە حرامە. تۆ شتێک لە کەسێک بکڕی، دەچی لەگەڵ دوکاندارێکە مەعمەلەیەک دەکەی، دەڵێی وەڵڵاهی لەوەنە زیاترت نادەمێ. جاری وایە ئەو سعرەی کە تۆ دەیڵێی لە خوار مایەوەیە، کابرا بە 10,000 کڕیوێت، تۆڵی بەخوا لە 8,000 زیاتر نادەمێ، بەخوا لەوە زیاترت نادەبێ. بۆیە ئاگاداریم خاڵە بن. ئینسانی مسلمان نابێ خەڵکی ئیحراج بکات، زەرەر بە خەڵکی بگەێنێ، یەکسەر سوێنەکەی پێ ئاکێشێ بۆ ئەوەی کابرا شەرمەزار بێ و لە ڕوودا بمێنێ. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع الصغیرە دەفەرمێ: لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه. ماڵی مسلمان حەڵاڵ نییە، واتە حرامە، ئیلا مەگەر کاتێک لە دڵی دەرچێ. خاوەندوکان لە دڵی دەرناچێت، چونکە ئەو زیاتری پێداوە. تۆ دەتەوێت بە سوێنێک ئیحراجی بکەی، ئەمە کارێکی حرامە، ئاگادار بن. چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر لە دڵی دەرنەچێ، پێی خۆش نەبێ، حەڵاڵ نییە، کەواتە حرامە. چەند کەسمان وامان کردووە؟ ئاگاداری خۆت بە. هەر کەسێک پارەکە لە دڵی دەرنەچێ، پێی خۆش نەبێ، حرامە، ئاگاداری خۆت بە. ڕوو دەکەمە ئەو بە ڕێزانەی کە فیتەرن، فیتەرەکان، ڕۆنگۆڕەکان، حەڵاڵ نییە بۆ ئێوە، بۆ شاگردەکەتان. کاتێک کەسێک دەچێت سەیارەیەک چاک ئەکا لای بەڕێزتان، دوای ئەوەی کە حەقی خۆی وەردەگرێ، لەو لاوە کەسێک دێ ئەڵێ شاگردانەکە و بەخششم بەرێ. ئەمە حرامە. بەچی مەرجێک حەڵاڵە؟ بەو مەرجەی بەبێ ئەوەی من لە ڕوودا بمێنم، بە دڵی خۆم، بێ ئەوەی کەس داوام لێ بکە، پارێک بدەمە شاگردەکە. شاگردی تۆیە، کرێکاری تۆیە، غەسبە لەسەر تۆ پارەی بدەیتێ. سەد جاری وایە من 250,000 داوە بە فیتەرە، کابراتی ماوەسای بەخششی کرێکارەکە، ئەی پارەی ئەو، ئەی شاگردانە، کرێکاری تۆیە، حەقە لەسەر تۆ 250,000 100,000 وەرگرتۆ، هەمووی خێری خۆتە. چیت کردووە؟ موادت کڕیوە، چیت کڕیوە؟ ئەتەوێ پارەی فیتەرەکە یا شاگردەکە لە پشتی من و خەڵ دەرکەی؟ ئەمە حەڵاڵ نییە، چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه. صحيح الجامع. ماڵی مسلمان حەڵاڵ نییە، واتە حرامە، ئیلا مەگەر لە دڵی دەرچێ. زۆربەی خەڵکی لە دڵی دەرناچێ. وایە ئەوە حەقیقەت و ڕاستیەکە. من پارەم داوە بە کابرای فیتەر بە وەستاکە، ئەم شاگردانە یعنی چی؟ بەخشش یعنی چی؟ لە خوا بترسن، حرامە. داوای بکەن، حرامە. چونکە ئەو پیاوەی کە ئەم شاگردەی هێناوە، ئەم شاگردە هاتووە دوو احتیمالی هاتووە. ئەم شاگردە هاتووە بەلای ئەم وەستایە بۆ ئەوەی فێری پیشەکە بێ. حەقی نییە لەسەر من کە من پارەی بدەمێ، هاتووە فێری پیشەیەک بێ و دوکان دابنێ بۆ خۆی. ئەمە خاڵی یەکەمە. حاڵەتی دووەم، هاتووە لای ئەو وەستایە، ئیشەکە و ڕۆژانەی هەیە، کە ڕۆژانەی هەیە، وەستاکە ئەبێ لە پارەی خۆی بیداتێ، نەک من ڕۆژانەکەی وەستاکەشی بۆ دەبرکەم. دەست سیارە دێ بۆ لای دەدە بەخشش وەرەگرێ، جارێ لە بەخشەکە هەنێکی شێداتەوە وەستاکە دووبارە. حەڵاڵ نییە، حرامە. داوای بەخشش مەکەن. شتێکت بۆ کەسێ داگرتووە،
ئیشێکت بۆ کەسێک کردووە خاوەن ئیشەکە پێویستە لەسەری پارەکەی تۆ بدا نەک کەسێکی تر کە هاتووە لێ معاملە دەکات بۆی ئاگاداری و خاڵە بن حەڵاڵ نییە خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله علیه وسلم مەگەر لە دڵی دەرچێ بەڵام من خۆم بدەمێ و لە دڵیشم دەرنەچێ حرامە بۆ تۆ ئاگاداری و خاڵە بن خۆتان تووشی حرام مەکەن بەخششە شاگردانەیە ئەم شتانە حرامە چونکە زۆربەی خەڵکی لە دڵی دەرناچێ و پێی خۆش نییە و ناچار بوو لە ڕوو داماوە ئەوە ڕاستیەکە حەڵاڵ نییە خۆشەویستان حرامە کەسێک لە ئێمە قەرزێک لە کەسێک دەکات ئەمانە کێشەی کۆمەڵایەتی پێویستە بیزانین چونکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر لاشەیەک بە حرام گەورە بێ ناڕاتە بەهەشتەوە کەواتە ئاگاداری خۆت بە حەڵاڵ نییە بۆ من پارەیەک لە کەسێک قەرز بکەم بەڵام کاتێکە دەمەوێت پارەکەی بدەمەوە ئەڵێم بەخوا فڵان کەسە بێ هەنێکم بۆ بشکێنی بێەوەی کابرا قسە بکات تەکلیفی لێ یەکەم خەڵکە نێرم بۆ لای لە کاتێکە هەیشمە ئەوە نەبێت داماو بووم لێ قەوما بووم لەم حاڵەتە حرامە من تەکلیفی لێ بکەم زەختی لێ بکەم زەخت ناچاری کەم ئەگەر لە دڵی دەربچێ حەڵاڵە خۆی دەڵێ کاک فڵان کەس من هەنێ لە پارەکەت بۆ شکێنم ئەو پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا هەر کەسێک قەرزێکی لای کەسێک بێ لەسەری بوەستێ مۆڵەتی پێ بدا زیاتر موعیدەکە تەواو بوو ئەڵێ با جارێ لات بێ یاخود هەندێ لە پارەکە ئەشکێنێ بەبێ زەخت بەبێ ئیحراجی بەبێ ناڕەحەتی لە دڵی دەرئەچێ خۆی ئەڵێ کاک فڵان کەس ئەم قەرزە ملیۆنێکم داوە پێ ئەو 100,000 بۆ خۆت ئیتیفاق نەبوو لە پێشترا و ئیحراجیش نەبووە خۆی لە دڵی دەرەچێت ئەمە حەڵاڵە خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە خوا دەیخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە بەڵام ئەگەر تۆ ناچاری بکەی لە ڕوودا بمێنێ لە دڵی دەرنەچێ بەشێک لە قەرزەکەی لێ ببڕی حرامە چونکە خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح جامع صغیرە لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر لە دڵی دەرچێ ئەو قەرزە ماڵی ئەو کابرایە بۆیە ناچاری بکەی لە ڕوودا بمێنێ حرامە ئەگەر داوای لێ نەکەی و لە ڕوودا نەمێنێ خۆی بیشکێنێ عیبادەتێک گەورەی و چاکەی و دروستە بۆی ئاگادار بن قەرزێک وەرەگری لە کەسێک ئیحراجی مەکە بۆت بشکێنێ بەڵام ئەو کەسش کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە قەرزەکەی بۆ بشکێنی ئەفەرمێ من ئەنظر معسیرا واتە کەسێک بێ دەستی کورد بێ هەژار بێ خوا ئەخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە کەسەکە ئەزانی نیەتی بۆی ئەشکێنی بۆیە خۆشەویستان حەڵاڵ نییە بۆتان واتە حرامە میراتی خوشکەکەتان بخۆن میراتی پورتان بخۆن میراتی خاڵە و مامەتان و براکانتان بخۆن حەڵاڵ نییە دەیەها و سەتەها جار باسمان کردووە ئەی ئەو کەسەی میراتی خوشکت خواردووە بە بەڵگەی ئەوەی نابێ ئافرەت وەریگرێ لە خوا بترسە ئەو عەرزەی کە لە باوکتەوە بۆ تۆ ماوەتەوەش تاپۆ بێ یا تاپۆ نەبێ مادەم بۆ تۆ حەڵاڵ بێ بۆ خوشکەکەش حەڵاڵە بۆ پورەکەیشت حەڵاڵە بۆ خاڵۆکەش و مامەکەشت حەڵاڵە ئاگاداری خۆت بە لە خوا بترسە بۆیە ناڕەحەتیان مەکەن خوشکەکەم تۆ ئەوەنە پارەت ئەکەوێ ئەتەوێ بدەمێ نابێ بڵێ ئەتەوێ شتیوان نییە پارەکەی بۆ بەرەوی خە دەستێ ئەمە حەقی خۆتە و تۆش باوکو دایکی تۆش بۆ چۆن باوکو دایکی منە ئەمە حەق و مافی خۆتە و من نامەوێت دینارێکی من نییە پەیوەندی بە منیشەوە نییە ئەی بۆ ژنەکە ئەو خوشکەی تۆ ئەگەر 10,000 لای پیاوەکەی خۆی بێ 10,000 تەبیعەتی ئافرەت وایە بەعام پیاوەکەی 10,000 لای قەرز کاڵ 10,000ەکەم بەرەوە ئەی خێرە تۆ چەندەها پارە و دەفتەر و پارەی ئەخۆی ئەو لە ڕوو داماوە ئەگینا ئەو 10,000 لە پیاوەکەی خۆش نابێ جاری وایە 50,000 لە پیاوەکەی خۆش نابێ معقولە چەندەها وەرەقە و دەفتەر لە تۆ خۆش بێ لە خوا بترسن ئەتەوێ پارەگە دەمێ نە بیخە بەردەستی جێ بێڵە بە پیاوەکەی بڵێ بە مناڵەکان بڵێ ئەمە حەق و ماف و حەڵاڵی خۆتانە خوا بۆتانی حەڵاڵ کردووە ئەگەر وانەکەی ئافرەتەکە لە ڕوو داماوە حەیامە چێ پارە وەرگرم دایکم قسەم پێکە ئافرەتی وایە دایکی وایە ئەوەندە زاڵمە ئەگەر خوشکێک میرات وەرگرێ ئەوەی ناشرین بێ پیانەڵێ چۆن دڵت هات پارە لە براکەت وەرگری خوا حەڵاڵی کردووە بۆ نە زاڵمی کوڕپەرستی لە خوا بترسە دایکی بەڕێز
خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر لە دڵی دەرچێ والله لە دڵی دەرناچێ بەس لە ڕوودا ماوە لە تاو دایکی لەبەر دایکی قسەی دایکی لەبەر حەیاچوون لەبەر شەرمەزاری پارە وەرناگرێ ئەگینا والله هیچ کەسێک و پارە ڕەت ناکاتەوە کە حەڵاڵێکە خۆ حەڵاڵی کردووە بۆیە لە خوا بترسن لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نیساء خوای گەورە باسی میراتەکە خوشک باسەکە کچ باسەکە دایک باسەکە ئەمان هەمووی باس کراوە ئەم جا دەفەرمی ئەمە سنوورێکە خوا دایناوە هەر کەسێک ئەم سنوورە ببەزێنێ بەشی ئەمانە نەدات کە خوشک و دایک و ئەمانەی تایە کچی تایە دەفەرمێت دەیخەمە ناو ئاگری جەهەنمەوە ئیتر تۆ هەر بڵێ من نوێژەکەم هەر بڵێ خوا غەفوور و ڕەحیمە ئەیخەمە ناو ئاگرەوە وعذابێکی سەری شۆڕەکەم بە عەذاب سەرشۆڕی ئەەکەم خوا دەفەرمێ والله ئەوەی میراتی خواردووە مردووە یازینووە نەیان گەڕانە بێتەوە خوا وعدی داوە لە جەهەنەما سەرشۆڕیان کەت ئەگەر سەتەها حەج و عومرەی کردبێ یەک دیناری میراتی لە کۆڵ نەبۆتەوە ئاگاداری خۆت لە خوا بترسە تەقوای خوا بکە ماڵی خوشکەکەت بۆ تۆ حەڵاڵ نییە و حەق و مافی خۆیەتی بیدە دەسێ و جێگای پڕکەرەوە بە ئیزنی خوا با بۆ خۆی ناڕەحەتیەک جێگایەکی ناخۆشی خۆی پڕکاتەوە ناڕەحەتێکی خۆی پێ پڕکاتەوە پارەی تۆ نییە و حەڵاڵی تۆ نییە عەرزەکەی داگیر مەکە لە خوا بترسە ئیتر زەراعیە یا تاپۆیە مادەم هی تۆ بێ هی ئەویشە تاپۆ 100 ساڵ نابێ پێیا بۆ خۆ ئەی پێش تاپۆ چی هەبوو خۆ تاپۆ شتێکی کۆن نییە ئەی هەزار و ئەوەنە ساڵ لە ئیسلامە خۆ تاپۆ هەر نەبوو ئەوەی هی باوکت بێ هی خوشکەکەشتە هی تۆیە و هی خوشکەکەشتە ئاگاداری ئەو خاڵە بن ئافرەتێک لە سەردەمی زوودا هەویری ئەشێلا ئاوا هەویری ئەشێلا خەریکی هەویر شێلان بوو ئەوانە لە خواترس بوون نەک من و تۆ ئەم ئافرەتە هەواڵی بۆ هات وتیان فڵان کەس پیاوەکەت مرد سبحان الله یەکسەر دەستی لە هەویرەکە هەڵگرت ئەم ئافرەتە هەویری ئەشێلە کاتێکە هەواڵەکەی بۆ هات پیاوەکەت مرد دەستی لە هەویرەکە هەڵگرت وتی ئەم هەویرە شەریکمانەیە لەم هەویرەدا بۆ وەرەسە دایکێک 10 ساڵ 20 ساڵە پیاوەکەی مردووە ئافرەتێک ئەم مناڵانەی هەندێکیانی مەحروم کردووە لەوەی خانووەکە نافرۆشیە میراتێکە بەش ناکە ئەمە زوڵمێکە دایکی بەڕێز ئەم ئافرەتە وتی ئەم هەویرە شەریکمان هەیە وەرەسەمان هەیە مناڵەکەت احتیاجە ئیهمالت کردووە دوو مناڵ سێ مناڵ بەخۆی لێ ئێخوا و لەسەر خانووەکە دانیشتووە ئەو کەشی کردوەتەنی زەقەی چاوی دێ ئەمە حرامە تاوانە لە خوا بترسن پیاوەکەت مردووە میراتەکە بەشکن ئەوە حەڵاڵەکەیە با تووشی حرام نەبن یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆشبی یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگەڕی لە حرام بە دوورمان کە یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه حەڵاڵ نییە بۆ ئەو کەسانی کە دوکانیان هەیە مارکێتیان هەیە مەخزەنیان هەیە کاتێک کە کەسێک دێت شتلایەن بار ئەکات من بارێکم هەیە چم لەو مەخزەنە باری ئەەکەم کرێکارەکان بۆم بارەکەن حەقی خۆیان هەیە دوای حەقەکەش داوای بەخشش و شاگردانە ئەکەن هەروەکو چۆن فیتەرەکان باسمان کرد حرامە ئەمیش بە هەمان شێوەیە حەقی خۆت وەرگرتووە شاگردانە چی معنایەکی هەیە بەخشش چی معنایەکی بڕۆ داوای بەخشش لەو خاوەن ئیشەکە بکە کە پارەی چاکی دەستکەوتووە من کات هاتوومە شتەکڕم حەقی تۆ مافی تۆ لای من تەنها ئەوەندەیە کە شتێکت بار کردووە مافی من ئەوە نییە ئاگادار بن چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لحديثك الصحيح جامع الصغيرات وفرمي لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه حلال نية مالي مسلمان واتە حرامە إلا مەگەر لە دڵی دەرچێ و پێی خۆش بێ تۆ پێت خۆشە پارەی حەقی کرێکارت داوە بۆی بارکردێت تەنی بە ئەوەنە سەیارەی بە ئەوەنە یعنی چی داوای 15,000 شاگردانیشتەکەی حرامە ئاگادار بن
بەخشش حرامە، شاگردانە حرامە ئەگەر داوای بکەی ئەو کەسە لە دڵی دەرنەچێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لا يحل، واتە حرامە، حەڵاڵ نییە، ئیتر ئاگاداری خۆت بە. تۆش خاوەن دوکان، خاوەن کەسابەت، خاوەن مەخزن، لە خوا بترسە، شاگردەکانت فێری حرام و سوال مەکە. ئەمە جۆرە سواڵێکی پێڵێن، بەخششم بەرێ، داوای پارە لە خەڵکەکەی، بۆیە لە خوا بترسە، تەقوای خوا بکە. ئەمە حەڵاڵ نییە، چونکە ئەوە شاگردی تۆیە، حەقی لەسەر تۆیە، نەک لەسەر من شتم لە تۆ کڕیوە، خێرت دەستکەوتووە، ئێستا تۆ دەتەوێ پارەی شاگردەکە کە هێناوتە، کە سابەت بۆکە، کرێکارەکە هاتۆ ئیشت بووە، کە ئەتەوێ لەسەر پشتی من و تۆ پارە پێیا بکە ڕۆژانەکەی دەرچێ. ئەی بۆ لە خوا ناترسی، بۆ لەو خێری کە خۆت کردوتە بەشێکی پێ نادەی، بۆ من پارەی بدەمێ، من حەقی خۆم داوە، حەقی بارەکەم داوە. شاگردانە و بەخششیانی چی؟ حرامە، ئاگادار بن ئەگەر ئەو کەسە لە داوای لێ بکرێ و لە دڵی دەرنەچێ. ئەگەر کەسێک خۆی لە دڵی دەرەچێ ئێمە کرێکارن، گوناحن، بێ ئەوەی داوا بکرێ، بێ ئەوەی لە ڕوودا بمێنێ، خۆی شتێکیان پێدا، ئەوە ئاسایی دەستی خۆش بێ. من باسی ئەوەکەم کە لە دڵ دەرنەچێ، حرامە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم. خۆشەویستان، ئاگادار بین، ئێمە محاولە نەکەین، هەوڵی ئەوە نەدەین کەسێک بەهۆی ئەوەی کە فەقیرە لە ڕوودا ئەمێنێ بچین ئیستیغلالی کەین و پارەی لێ بخۆین. بەخوا فڵان کەس داوای پارەی لێکەن بە ڕووی نایە بڵێ ناتدەمێ، داوای ئەوەی لێ بکەم لە ڕووی نایە بڵێ ناتدەمێ، ئەوە حرامە، چونکە لە دڵی دەرناچێ. ئاگادار بە، نەڵێ ئەمە فرسەتە، ئەم پیاوە فەقیر و داماوە، با پارەی لێ بسێنم. خاڵەت لەو خاڵانەی کە حەڵاڵ نییە و حرامە، دوای کۆتایی هاتنی کڕین و فرۆشتن، کڕین فرۆشتن کۆتایی پێهاتووە، ئەم شتم بە تۆ فرۆشت بە 100,000. دوایەوەی کە معاملەمان تەواو کرد، بەبێ ئەوەی عەیبێک هەبێ، نوقسانیەک هەبێ، هیچ شتێک نییە، بەخوا فڵان کەس 10,000 لێ بڕۆ دوای معاملە، ئەمش حرامە، چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم کڕیار و فرۆشیار مخەیەرن هەتا لە یەک جیابنەوە، کە لە یەک جیابوونەوە کڕین و فرۆشتنەکە کۆتایی پێدێ. قاو بە 100,000 من وعدم داوە، ناوێ وعدە خلاف بم، من وعدم داوە بە 100,000 لێتم کڕی، یعنی سە خێر ئەڵێم 90,000 تدەمێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه، إلا بطيب نفس منه. أبي وابد حلال نییە، واتە حرامە ماڵی مسلمان بخۆی ئیلا مەگەر پێی خۆش بێ و لە دڵی دەرچێ. من معاملەم تەواو کردووە لەگەڵ تۆ، خۆم ئەگەر بیشکێنم بەبێ ئەوەی داوا بکەی، بەبێ ئەوەی ئیحراج بم، بەبێ ئەوەی شەرم بکەم، ئاسایی ئەوە، من ئەوە ناڵێم، من باسی ئەوە ئەکەم من لە دڵم دەرناچێت، چونکە معاملەمان تەواو کردووە. ئیلا ئەڵێە ئەم 10,000 لێشکەن، بەخوا ناتدەمێ، ئێکاکە معاملەمان تەواو کردووە، نابێت، نایدەم، ئەمە حرامە، ئەو پارە بە تۆ حرامە، چونکە معاملە کۆتایی پێهاتووە. کڕین فرۆشتن وعدت داوە 100,000 بدەی، ئێستا تۆ وعدە خلافی، تۆ تووشی حرام بووی، تەکلیف لە کابرا ئەەکەی و ناڕەحەتی ئەەکەی، ئەزانی کابرا شەرمەکە، ئەمە ئیستیغلالەکەی، ئەم شەرمکردنەوە لەکەی کە پارە بە کابرا بشکێنی، دروست نییە، حرامە پارەشکاندن دوای معاملە، بۆ ئەگەر خۆی بشکێنی ئاساییە، بەڵام داوای لێ بکەی لە ڕوودا بمێنێ حرامە. ئەو خاڵە ئاگادار بن، حەڵاڵ نییە، حرامەواتە حەڵاڵ نییە بۆ تۆ. میرات ئەو باسمان کرد کە چەندی حرام و تاوانێ گەورەیە، هەیشە لەگەڵ ئەوە ئەچێ مارەی خێزانەکەی ئەخوات، مارەیەکەی ئەبات بەبێ ئەوەی ئیزنی لە ئافرەتەکە وەرگرت بێ ئاڵتوونەکەی فرۆشێ، یا زەختی لێ ئەکا و هەڕەشەی لێکە، بەخوا ئاڵتوونەکەم بۆ نەفرۆشی، ئاوها ئاوات لێکم، تەلاقتە دەم، حەیاتە بەم، وات لێکم، ئەمە حرامە، چونکە میرات مافی خوشک و برای باسمان کرد، بۆت نییە بیخۆی، هی ئافرەتەوە تەواو، ئەو حەقی خۆی ببیدێتێ، مارەیش بە هەمان شێوەیە، حەڵاڵ نییە بۆ تۆ مارەی خێزانت بخۆی، ئیلا مەگەر خۆی بڵێ گەردنت ئازابێ، بەبێ ئەوەی هەڕەشەی لێ بکەی، بەبێ ئەوەی هیچ داوایەکی لێ بکەی، خۆی دەڵێ من گەردنت ئازاکە، یاخود بڕۆ بیفرۆشە، هەر کاتی هەتبوو بۆم بکەرەوە. ئەمە جیاوازە، بەس پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه، ماڵی مسلمان حەڵاڵ نییە بیخۆی
ئیلا مەگەر لە دڵی دەرچێ و پێی خۆش بێ. ئەگەر لە خێزانت لە دڵی دەرچوو پێی خۆش بوو، خۆشحاڵ بوو، گەردنت ئازا بکە یا مارەیەکەی بفرۆشی ئەو ئاڵتونە، ئەوە ئاساییە. خوای گەورە فەرمێ فەکولوه هەنیئەن مەریئە. ئەگەر خۆیان بدڵێ دڵیان دەرچوودایان بە ئێوە بیخۆن، نۆشتان بێ، عافێتان بێت. خوا فەرمێ ئەگەر وانە بوو حرامە. ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا بێ لە دڵی دەربچێ. ئەگەر لە دڵی دەرنەچوو خێزانی تۆش مسلمانە، ماڵی خۆیەتی، مارەی و حەقی خۆیەتی، بۆت نییە 1000 دینار لە مالەیەکی ئیسفادەی لێ بکەی ئیلا مەگەر خۆی پێی خۆش بێت و ڕازی بێ و زەختیشی لەسەر نەبێت، لە ڕوشدا منەمێنێ. ئەو خاڵە ئاگادار بن. آخر خاڵ دروست نییە بەڕێزان ئێمە بچین سیارەی کەسێک بەکار بهێنین، مۆبایل و خەتی ئەنتەرنێتی خەڵکی بەکار بهێنین بەبێ ئەوەی ئیزنیە وەرگرین، بەبێ ئەوەی ئیزن وەرگرین حەڵاڵ نییە، چونکە ئەوە ماڵی تۆ نییە. جوانە کاک فڵان کەس فڵان شتمە دەیتێ، ڕوخسەتەیە بۆ فڵان شت، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر لە دڵی دەرچێ. ئەڕۆیتە دوکانێکەوە جوان نییە دەست مەکەشت خواردن، میوە تاقیەکەیتەوە، چەرەزات تاقیەکەیتەوە، ئەم شتانە ئەگەر لە دڵی دەرنەچێ حرامە. پێویست ناکە بڵێ ئەمە کیلۆی بە چەندە بۆنونە چۆنە، با خۆی بڵێ تاقی کەرەوە بیخۆ، ئەگینا هەلە خۆتۆ جوان نییە کەیتە هەر شتێک دوانسانێکی لێ خۆی، ئەمە جوان نییە. ئەگەر فستەقێکیش بخۆی کابرا لە دڵی دەرنەچێ لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکری لەسەری، لەسەر مسقالە زەڕێ، لەسەر تۆوی خەردەلێ محاسبە ئەکەی، خۆ فستەقێ هەزارها تۆوی خەردەلی دا دەرەچێ. کەواتە ئاگاداری خۆت بە، جوان نییە بۆ شخصیتی ئینسان و تووشی حرامیش دەبی، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم الا بطيب نفس منه. ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر کاتێک پێی خۆش بێ و لە دڵی دەرچێ. تۆش ئاگاداری ئەم خاڵە بە، ئەڕۆیتە هەر شوێنێکەوە دەست مەکەشت خواردن، با کابرا ڕوخسەتت پێ بدا ئەم جا بیخۆ، و شتێکیش کە ناتەوێ بیکڕی لێ مەخۆ، پێویست ناکە لێ بخۆی، چونکە نایکڕی، خۆت ئەزانی نایکڕی، مەگە کابرا خۆی بداتێ. ئەگەر لە دڵی دەرنەچێ دەڕۆی سێوێ هەڵەگری مۆزێ تاقیەکەیتەوە، مشتێت فستق و چەرەزە خۆی، ئەمە حرامە ئیلا ئەبێ لە دڵی دەربچێت. ئەگەر لە دڵی دەرنەچوو پێی ناخۆش بوو، خۆشەویستی خوا فەرمیە ساسەم حەڵاڵ نییە حرامە. ئاگاداری خۆت بە. ئەوەی کە لە کۆتایی من باسی کەم ئەوەیە، جاری وایە دەزانی من کەسێکی فەقیر و شەرمنم، ڕووم خراپە، تەسبیحێکی جوانە مەدەستەوەیە، کاک فڵان قەزە و تەسبیحە جوانە مە نادەیتێ، تەکلیفەکە. نهينا عن التكلف. لحديث صحيح بخاري إمام عمر فرمي رضاي خوالي بي پیغمبري خوا صلى الله عليه وسلم نهي لإيمك رو تكليف بكين، يعني كابرا واليكي بخواني قساءكم غير مباشر، بشكو تسبيحكي لي بسينم، جلو برككي لي بسينم غير مباشر، جاروجه راسو خو بيلي. أمانة أقل لدلي درنتشي حرام بوتو لرو دامين اللي بيروزت بي، بس لدلوا بخوا دلي درناتشيت لدلو بي خوشني بس لرو داماو، أمش حرام أقدر بە. ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا بێ لە دڵی دەربچێ، خۆی پێی خۆش بێ و مرتاح بێ، بەخوا هەڵی ئەگری بەبێ ئەوەی تۆ داوا بکەی، بەبێ ئەوەی تۆ قسە بکەی، هەدیەکە ئەداتێ، ئەمە حەڵاڵە و شتێ زۆر باشە. بەس ئەگەر لە دڵی دەرنەچێت تۆش بزانی ئەم پیاوە شەرمنە، بەخوا بە هەنێشتی لێ بسێنم، لە ڕوودا بمێنێ حرامە، سیارێکی لێ ئەکڕی کابرا لە ڕوودا ماوە ناداتێ، بەخوا لەوە زیاتر نادەمێ، کابرا شەرمەزارەکەی ئەو کەسابەتە حرامە، ئیلا ئەبێ پێی خۆش بێ و لە دڵی دەرچێ، زەختی لێ بکەی نابێت. من جارێ چمە دوکان ئەڵێم کاک فڵان کەس بۆن مناڵێ بە 18,000 ئەڵێم بە 15 ئەبێ، ئەگەر لە دڵ دەرناچێ نابێ نایبم، بەخوا 15 زیاتر نادەمێت، نابێ کاکە حرامە، ئەبێ کابرا لە دڵی دەرچێ، پێی بڵێ کاک فڵان کەس بەوە نەدەسەدا ئەبێت لە دڵ دەرچێ پێت خۆشە، ئەگەر وتی بەڵێ ئاسایی، ئەگەر نا بڵێ ئەگەر نابێ ئاسایی مەم دەرێ، ئەگەر دەری ناهێنێ مەم دەرێ، یەکسەر سوێنێکی پیا مەکێش، تووشی حرام دەبیت. ئاگاداری خۆمان بین، لەخوا بترسین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات
الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدو يا ربي خواه لحرام بدور مانكي خواه يان أواني كيشو مشكلان هي يا ربي خواه بويان آسان كي بويان حلكي خواه يان دل خوشي بختوري بسر همو خيزان وعائلة كان دا برجين يا رب العالمين خواه يان للشر وبلاي خلقي خراب بدور مانكي خواجان هي مني وآرامي ولاتمان بپارێزی لە زوڵمی زاڵمەکان بە دوورمانکەی خواجان آخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی خواجان ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی کێشەیەک بۆی حەلکەی ئەوەی قەرزاری لەسەر لا بدەی یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.